لەسەر ئەم گۆڕە و بۆ هەتا تەکید و جەخت لەسەرەوەکەیدەوە ئەو پەیامەی کە سۆران لەسەری شەهید بووە ئەو مەبدەایە کە لە 2008 لەگەڵ یا و پێشتریش لەگەڵ یا قەناعەتی ڕاستەقینەمان پێی هەبووە و پەیامێکە لە دڵ لە ڕۆح لە قەناعەتی تەواوی سیاسی و بیرکردنەوەی ڕۆژنامەنووسی و ئەو بیرکردنەوە ئینسانیەی کە ئەو کاتە بڕوامان پێی بووە ئێستاش هەمان ئەو قەناعەتەمان هەیە هەر کەسێکیش پێچەوانەی ئەمە ئیدعاکە پێچەوانەیەکی باتڵە مادام لێرە کۆبوونێتەوە بۆشاییەک نییە شوێنێک نییە بڵین سۆران لە ناومانان نیە و تا ئەو ڕۆژەش کە بکوژانی شەید سۆران ئاشکراکرێن بکوژانی هەموو ڕۆژنامەنووسانی دوای شەید سۆران و پێش شەید سۆرانیش شەید کراوە ئاشکراکرێن و بکوژان بکەری نادیار کە لای ئێمە بکەری نادیارە بەڵام لە بنەڕەتە ئەو ناونانی بکەری نادیارە لە تورکیا شەیە بۆ تیرۆدی ڕۆژنامەنووسان و نووسەران و ڕۆشنبیران لە عێراقی شەیە لە کوردستانی شەیە لە زۆر شوێنی دنیاە بکەرەکە لای خەڵکی ئاسایی نادیارە بەڵام لای خۆیان لای دەسەڵاتداران لای ئەوانەی کە هاوبەشن لە دەسەڵات بەیەکەوە لایەن زۆر ڕوونە تا ئەم چرکە ساتش نەیانتوانیوە بکوژان بدۆزنەوە و ڕاپێکی دادگایان بکەن کەسی تیرۆرکردنەکەیشی لەلایەکی تر کە کەم تەرخەمێکی تەواوی پێوە دیارە و لە شوێنی خۆی جوڵی پێ نەکراوە هیچ بەرەو پێشچوونێکی پێوە دیار نییە بۆنی کپکردنی لێدێت ئامادەبووان دەمانوێت لەم ساڵەدا تشک بخەینە سەر وەڵامدانەوەی پارتی دیموکراتی کوردستان کە ساڵانە خۆیان بێبەری دەکەن لەوەی ئەوان لە دوور و نیزگەوە پەیوەندیان بە تیرۆرکردنی ڕۆژنامەنووس سۆرانی مامە حەمۆنیە بەڵام شەید سۆران بەرامبەر بەڵام شەید سۆران بەر لە تیرۆرکردنی لە زاری خۆیەوە بە خۆمانی ڕانگەیاندووە کە لە لایەن دەستگایەکی پارتی دیموکراتی کوردستانەوە هەڕەشەی لێ دەکرێت و پاش ماوەیەک لەو هەڕەشەکردنە تیرۆر دەکرێت